ئەو چاکسازیی حکوومەتی هەرێم بانگەشەی بۆ دەکرد ئێستا بە فەرمی دەست بە جێبەجێکردنی کراوە. سەرەتای چاکسازیەکەش بەڕاگرتنی موچەی بە خێوکەری شەهیدان دەستی پێکراوە. بەشێک لە کەسوکاری شەهیدان دەڵێن پێویست بوو حکوومەت چاکسازی لەسەر ئاستی باڵا و پلە باڵاکان و نەوت و داهاتی خاڵە سنووریەکانەوە دەست پێ بکات، نەوەک بێت یەکەم کاری بڕینی موچەیەکی کەمی کەسوکاری شەهیدان بێت. ئەوە جێگەی قبولکردن نییە و لەو بارەیەوە هەڵوێز وەردەگرن. کاک قوبات و کاک منسوور چاکسازی لە 75,000 کەسوکاری شەهید و ئەنفالە ناکرێت، لە پڵە باڵاکان ناکرێت، لەم دزی و تاڵانیەکرێت لەم وڵاتە ئاگاتان لێنێ. فەرمو من ئەتبەمە ماڵی کەسوکاری شەهید و ئەنفال وەرە ماڵ بە ماڵ ئەتجێڕم، بزانە وەزعیان چۆنە، بزانە حاڵیان چۆنە. بەڵام من تێناگەم ئەم چاکسازیەکرێت لەسەر شانی فەقیر، لەسەر شانی کەسوکاری شەهید و ئەنفال. لە تەلەڤیزۆنەکانی هیچیان نێشتوێتەوە، قەناعەت کە من لە ڕووم نایە لای خەڵکا بڵێم کوڕە شەهیدم یان کوڕە ئەنفالم. ئەشتە هەر شوێنە لە کاکە خۆ لە تەلەڤیزۆن و بە حسابی هەڵابێ ئێوە هەرچی بڵێ بۆ ئێوە کراوە کە یەیتە دایرەکان لە ڕوود نایە بڵێم یعنی حسابێک بۆ پیرەژنێک بۆ پەکەوتەیەک بڵێن ئەمە کەسوکاری شەهیدە. پێش هەموو شتێن بەیانی هاتووە کاکە موچەکەت بڕاوە، پیرەژنێکی ئاوها پەکەوتە داما و 75,000 لە چاکسازیەوە ئاکرێت. ئەندامێکی لیژنەی کاروباری شەهیدان لە پەرلەمانی کوردستان دەڵێت چاکسازی لە کەرتی نەوت و داهاتی ناوخۆ و موچەی پلە باڵاکان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و موچە زەبەلاحەکان دەکرێت. چاکسازی لەسەرەوە بۆ خوارەوە دەکرێت. ئەوەی کراوە چاکسازی نییە، بەڵکو سزادانی کەسوکاری شەهیدانە. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دەوێت چاکسازی بکات دەکرێت دنیای مەلەفی گرنگ هەیە دەستیان بۆ بات، مەلەفی نەوت، شەفافکردنی داهاتی نەوت لە هەرێمی کوردستان، هەروەها خاڵە سنووریەکان، گومرگ، داهاتی ناوخۆ لە هەرێمی کوردستان، بڕینی موچەی سەدان هەزار فەرمانبەری بندیوار لە هەرێمی کوردستان، فەرمانبەری نایاسایی، هەروەها بڕینی موچە یاخود نەسری سێ سەرۆکایەتیەکە لە هەرێمی کوردستان کە پارێکی زۆریان بۆ دەچێت وەزارەتەکان، وەزیرەکان، دەستەی سەرۆکایەتی پەرلەمان، سەرۆکایەتی حکوومەت، سەرۆکایەتی هەرێمی کوردستان. بەمە پارێکی زۆر دەگەڕێتەوە بۆ نێو خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان و دەکرێت دابەشی کاتەوە بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستانە، نەوەکو تۆچی دەستبەری بۆ چینێ کە بە خێوکەری کەسوکاری سەربەرزی شەهیدانە لە هەرێمی کوردستان بچی 75,000 ئەمانە ببڕین. ئەمە یەکەم جار نییە حکوومەتی هەرێم دەست بۆ موچەی ئەو چین و توێژانە دەبات کە تەنها بڕاپارەیەکی کەم وەردەگرن. لە ماوەی ڕابردوودا موچەی خاوەن پێداویستە تایبەتەکان لەلایەن حکوومەتی هەرێمەوە کرایە ئامانج کە تەنها 100,000 بوو. هەروەها موچەی ئافرەتانەی هاوسەرەکانیان کۆچی دوایی کردووە بڕا، لە کاتێکدا موچەکەیان تەنها 100,000 بوو کە دەکاتە پارەی ڕۆژێکی منداڵی یەکێک لەو دەسەڵاتدارانەی هەرێم کە لەسەر قوتی هەوڵاتیان پارەی حرامی کۆ دەکردەوە. بۆ تەنها جارێکیش بێت نەیانتوانی دەست بۆ موچەی زل و زەبەلاح و بە فیڕۆچووی خۆیان و خانەوادە و حیزب و بارەگا و دیوەخانەکانیان ببەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.